کۆمەکی خەڵکی دەڤەری راپەرین بۆ لێقەوماوانی پارێزگای کرماشان کە بەهۆی کارە ساتە سروشت بومەلەرزەکەەوە زۆرترین زیانی گیانی و مادی بۆ پارێزگایەی کوردستان گەیشتووە لە دەڤەری راپەرین پێکهێنرا. کەمپینەکە ماوەی 4 ڕۆژی خایاند لەلایەن بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بەشێک لە چالاکوانان کە ڕێژەی 39 کەسی خۆبەخش لەو کەمپینە لە هەر یەک لە ناوەندی شاری ڕانیە ناحیەی حاجیاوە و چوار قوڕنا بنکەکانی کۆمەکۆکردنەوە دانران. خۆشبەختانە خەڵکی ناوچەکە بەو پەڕی تامەزرۆییەوە بە ڕێژەیەکی زۆر پشتگیری کەمپینەکەی کرد، بۆیە لە ماوەی 4 ڕۆژدا توانرا نزیک بە 5 ترێلا کەلوپەلی هەمەجۆر کە خۆشبەختانە بەشێکی زۆری کەلوپەلەکان تازن لەو کەمپینەدا کۆ بکرێتەوە، هەروەها بڕی 16 ملیۆن و 17,500 دینار وەک کۆمەکی مادی کە تیمەکانمان بەردەوام پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ هەیە. کۆمەڵە کەلوپەلی زۆر بۆ بەرکەوتوانی کرماشان کردراوە. لە ئێستادا لە قۆناغی کۆتایی کەمپینەکەداین. لە ئێستادا تیمی کەمپین ئامادەکاری بۆ بارکردنی کەلوپەلەکان دەکەین، ومێد دەکەین بتوانین لە ڕێگای ئەو لیژنەیە کە کەلوپەلەکان دەگەێنێ بە کرماشان بتوانین هاوکاری خەڵکی دەڤەری راپەرین بگێنین بە کرماشان کە پێمان وایە لەو قۆناغی ئێستادا ئەم هاوکاریە 3 پەیام دەگەێنێ. پەیامێکی نیشتیمانی و نەتەوەیی کە بەشێک لە نیشتیمان زامدارە و پێویستی بە هاوکاری هەموو لایەکە، پەیامێک کە خەڵکی ڕۆژهەڵات بەردەوام هاوکاری باشووری کوردستانی کردووە لە هەموو قۆناغە جیاوازەکان. بۆیە ئەمە وەفایەکی کەمی دەڤەری راپەرینە کە هەمیشە دەستپێشخەر بووە لە دەستپێشخەری نەتەوەی و کاری مرۆییدا. لەلایەکی تر پەیامێکی مرۆیانەیە و ئومێد دەکەین ئەوەی ئێمە بێتە بەشێک لە هاوکاری بۆ ئەو خەڵکەی کە ئێستا پێویستیان بە هاوکاری هەموو لایەکە.